يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، لەوانەیە پرسیارێک لای هەمومان دروست بێ، باشە بۆچی ئێمە دڵخۆش نین؟ باشە بۆچی ئێمە دڵمان ئارام نییە؟ بۆچی زۆربەی کاتەکانی ژیانمان بە خەمباری و خەم و خەفەت بەسەر دەبەین؟ هۆکاری چییە؟ ئەم خەڵکە دڵخۆش نییە. خوا ناز و نیعمەتی زۆری بەسەر خەڵکە ڕژاندووە، بەڵام خەڵک دڵخۆش نییە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە هەڕەشەیەکمان لێ دەکات، دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. هەر کەسێک پشت لە دینەکەی من بکات، هەر کەسێک پشت لەوە بکات کە منی لە یاد بێ، واتە من لەبیر بکات، هەر کەسێ لە پەیامە پیرۆزەکەی من لا بدات، لە قورئان لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا بدا، وعد بێ ژیانی لە دنیادا تەنگ و ناخۆش بکەم. بۆچی ئەمڕۆ خەڵکە وای لێ هاتووە؟ نوێژ ناکە ئەڵێ دڵم تەنگە، نوێژی بەیانی هەر ناکە ئەڵێ دڵم تەنگە، سافیرەیە ئەڵێ دڵم تەنگە، خوا ناناسی ئەڵێ دڵم تەنگە، لە کاتی حرامی و گوناه و تاوانە خوای لەبیر نییە دەڵێ دڵم تەنگە. خوا وعدی داوە هەر کەسێک پشتی لێ بکە، ئیتر بە کاملی پشتی لێ بکە یا بەشێک پشتی لێ بکات. خوا لە دنیا ژیانی ناخۆشەکە و پڕێکا لە خەم و خەفەت و کێشە و مشکیلە و دەرد و پەژارە. ئەمڕۆ ئەمەلیاتۆ ئێمە کاتی ئەڕۆتە ماڵەکانمان سەیری ڕەفتارەکانی خۆمان دەکەی، ئەو کاتە دەزانی ئێمە چەندێ لە دینی خوا و دوورین. ئیمامی ابن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمی خوای گەورە وعدی داوە هەر کەسێک پشت لە دینەکەی بکات، کەم یا زۆر، بەپێی ئەو پشتکردنەی، بەپێی ئەو ئیهمالیەی خوا ژیانی لە دنیا ناخۆشەکات. بۆیە دەبینی ئەو ئینسانە دڵخۆش نییە، دنیای پڕە لە کێشە و مشکیلە، لە خەم و خەفەت. خوای گەورە دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله. ئیماندارەکان بە زیکری خوا، بە یادی خوا دڵیان ئارام دەبێتەوە. ألا بذكر الله تطمئن القلوب. بێگومان بە زیکری خوا، بە یادی خوا دڵەکان ئارام دەبنەوە. ئێمە کاتێکە خەم و خەفەتمانەیە چی دەکەین؟ گوێ لە گۆرانی ئەگرین یا گۆرانی ئەڵێین. ئێمە کاتێکە دڵمان تەنگە لە جیهەتیەوەی زیکری خوا بکەین، تەماشای فلیمەکەین. کاتێکە کچەکان، ژنەکان، کوڕەکان، پیاوەکان دڵیان تەنگە، پەیوەندی و عەلاقە و خۆشەویستی دروست دەکەن. لە جیهەتی ئەوەی زیکری خوا بکە، خوای لەبیر بێ، لە جیهەتی ئەوەی خۆشەویستی بۆ خوا هەبێ، ئەڕوا خۆشەویستی بۆ ئافرەت یا بۆ پیاوێک هەیە. ئەمە چارەسەری دەردەکەی تۆ نییە. ئەوانەی کە زینا دەکەن خەم و خەفەت بارن، ئەوانەی کە تاوان و گوناه دەکەن خەفەت بارن، ئەوانەی کە پەیوەندی ناشەرعیان هەیە ڕۆژی وایە دەشەڕەکەن، بە هەفتەوە دەڕۆژ بەینیان نییە، خەم و خەفەت بترێەوە، ئەو حساب بەو ناکە، ئەو حساب بەو ناکە، لەسەر قسەیەکی بەسیط، چونکە کارەکان ناشەرعیە بەینیان تێکەچێت. بۆیە خۆشەویستان گەڕانەوە بەلای خوا، ڕووکردنە خوا تەنها شتێکە کە ئێمە لە خەم و خەفەت ڕزگار دەکە، تەنها شتێکە کە ئێمە دڵخۆشەکە. ئەو خاڵە زۆر گرنگە، ئاگادار بین بە خیانەتی زەوجی، بە پەیوەندی ناشەرعی دڵمان خۆش نابێت، بە گۆرانی و مۆسیقا و هەڵپەڕکی دڵخۆش نابین. خۆشەویستی خوای گەورە لە دڵا بێ، دڵەکە خۆش دەبێت. خۆشی شتێکە لە دڵایە. بۆیە پێویستە ئاگامان لە خۆمان بێ، ئەگەر دەمانەوێت ژیانمان خۆش بێت، دڵمان خۆش بێ و دڵ ئارام بین، با زیکری خوا بکەین، با قورئان بخوێنین، با ڕووکەینە خوا. خواناسان ئەگەر کێشە و مشکیلانە بۆیە دوعایان دەکرد، نوێژیان دەکرد، لە خوا دەپاڕانەوە، ئێمە هەڵەپەڕین، ئێمە گوێ لە گۆرانی و دەگرین، سەیری فلیم دەکەین، ئەوە کێشەکەی ئێمەیە.
ئەوە جیاوازی نێوان ئێمە و خوا ناسانە. ئەوان زیکری خۆیان دەکرد، نوێژیان دەکرد، دڵیان ئارام دەبووە. بەڵام ئێمە دەمانەوێت بە شتێک کە شەیتان پێی خۆشە دڵی خۆمان ئارام بکەینەوە بە دڵنیاییەوە بە هەڵەدا چووینە، زۆر بە هەڵەدا چووینە. بەڵێ خۆشەویستان، ئەو کەسەی کە پشت لە دینی خوا دەکات، ئەو کەسەی کە پشت لە عیبادەت و خواپەرستی ئەکا و خەمساردی تایە، با جلوبەرگی جوانی لەبەرا بێت، با سەیارەی جوانی پێبێ، با خانووی جوانی هەبێت، با خێزانی چاکی هەبێ و پیاوی چاکی هەبێ. واللهی خوای گەورە ژیانی تەنگ کات، چونکە وعدی داوە بۆ ئەو خەڵکی کە خۆی دەکوژێ. حاڵی باش نییە، شوێنی وەکو سوید، شوێنی وەکو سویسرا، ئەم شوێنانە شوێنەکان تر کە لە وڵاتە خارجەکان کە سوید پێڵێن بەهەشتی سەر زەوی، بڕۆ بزانە ڕێژەی خۆکوشتن چەندە تایە زۆرە، خەڵک خۆی کوژێ لەوێ، ژن پیا خۆی کوژێ. بۆیە خۆشبەختی لەوەدا نییە. دەوڵەمەند هەیە سوێن بەخوا بە گوێی خۆم گوێم لێ بۆ وتێتی وەڵڵاهی حەسوودی بە کەسێکە من پێ بکەنێ، سوێن بەخوا حەسوودی پێ بم. بۆ لەبەر ئەوە دوور لە خوایە، بۆی خوای لەبیر چووە. هەر کەسێک جاران هەندێکمان لەوانەیە خانووی قوڕمان نەبوو بێ، جلوبەرگەکەمان ئەحتیادی بوو، جلوبەرگێکی دڕاو ئەحتیادی، سیارەمان هەر نەبوو، مەکینێشمان نەبوو، پاسکیریشمان نەبوو، بەڵام ژیانمان هەندێکمان لە ئێستا زۆر خۆشتر بوو. دەوڵەمەندی وا هەبوو سوێن بەخوا گوێم لێ بووە، وتی خۆزگەم بەو کاتەی سیارەیەش ڕەم هەبوو، وتی وەڵڵاهی مامۆستا دەوڵەمەندی بەدبەختیە. بۆیە خۆشەویستان، زیکری خوا، یادی خوا، شوێنکەوتنی پەیامی خوا تەنها شتێکە کە دڵخۆشت کە. هەزار دەوڵەمەندی ئێستا بێنە سوێن بەخوا بەقەد ڕوبعێکی ابن تەیمیە ژیانی خۆش نەبوو، کە لە کاتێکا سوێن بەخوا احتیاج بۆ هیچی نەبووە، بەردەوام لە سجن و ناڕەحەتیا بووە. بۆیە خۆشەویستان، ئەگەر دەمانێت دڵمان خۆش بێ، دڵ ئارام بینەوە، با ڕووکەینە خوا، بە دڵ خراپی و بە دڵ و گوناهی پڕ لە تاوانەوە بەخوا چاک نابین. نیعمەتەکانی خوا زۆرن بەسەرمانەوە، نەژن دڵی بە پیاو خۆشە ئەمڕۆ، بەڕاستی بۆکو زاهیری ناڵێم، وەکو دڵ زۆربەی پیاوەکان بەخوا دڵیان بە ژنەکان خۆش نییە، بەخوا زۆربەی ژنەکان دڵیان بە پیاوەکانیان خۆش نییە لە دڵەوە. باسی دووڕووی و ئەوەی بناکەم کە بەرەو ڕوو چۆنین. بەخوا خەڵکی دڵی بە دراوسێکی خۆش نییە، دڵی بە کوڕەکەی و کچەکەی خۆش نییە، ئەو دڵی بە باوکودایکی خۆش نییە، بەخوا دڵی بە سەرۆت و سامانەکەی خۆش نییە. بۆ لەبەرەوە هەمووی عقوبەی خوایە بەسەرمانەوە، هەمووی تاوانە، ماڵمانی وێران کردووە. چی هەست بە دڵخۆشیەکە؟ کوا دڵخۆشی؟ دڵخۆشی لە ماڵی دنیادا نییە، دڵخۆشی لەوەدا ئینسان دڵی پەیوەست بێ بەخواوە، ئەو کاتە دڵخۆش دەبین. حەزەکەی تاقی کەرەوە، لە شەودا شۆ نوێژ بکە، زیکری خوا بکە، 2 سەجدە بۆ خوا بەرە و 2 جار 3 جار بۆ خوا بگری، بزانە بەیانی چەند دڵت خۆشە بێ. بۆی دڵخۆشی لە پارە و پولا نییە خۆشەویستان. خوای گەورە هەڕەشەیەکمان لێ دەکات لە حەدیثێکی صحیحدا، أفرمي وإلا تفعل ملأت يدك شغلا ولم أسد فقرك. أفرميت أجر بيتو تو فلان كز عبدكاني من أجر بيتو إيوة بشت لعبادتي من بكن، بشت لذكر يادي من بكن، واتان لي أكم سيون بقوري خوم خواهي قرد أفرمي مشغولت عندكم وسرقالت عندكم خوشتان نزان خاريكي تشين وفقيريشتان پڕناکەمەوە. ئەمڕۆ خەڵکی والیاتەوە ڕێک، ئەمە عقوبەی خوایە، ئەوەی خوای گەورە وعدی دا ژیانتان ناخۆشەکەم، ژیانمان ناخۆش بووە، چونکە پشتمان لە خوا کرد. خوای گەورە وعدی داوە مەشغوڵمان کە، سەرقاڵمان کە، گشتمان سەرقاڵین. وەڵڵاهی لە خۆڕایی مەشغوڵیت، یەک ئیشت نییە، دەست بەتاڵی، مەجالت نییە مانی جارێ تەلەفۆنی بۆ کەسێ بکەی، وەڵڵاهی ئیشت نییە، دەست بەتاڵی، هەر لە خۆتم مەشغوڵی، سەرقاڵی، نازانی بۆچی مەشغوڵی، نازانی بۆچی هاتوویتەن دنیایە، خوا بۆچی تۆی دروست کردووە، چونکە خوا وعدی داوە ژیانمان ناخۆشەکە و چاوچنۆک و برسیشمان دەکات. ئەوەی کە هەیەی حاڵی نییە، ئەوەی کە نیەتی حاڵی نییە، ئەوەی کە دەوڵەمەندە دەوێت دەوڵەمەندتر بێ، ئەوەی کە فەقیرە دەوێت منافەسەی دەوڵەمەندکە، ئەوەی کە بەرپرسە دڵخۆش نییە. بۆیە هەموو هۆکارەکەی چییە؟ ئەوەی کە خوامان لەبیر چووە. وەڵڵاهی ئیماندارێک دڵی زۆر خۆشە، بەڵام کەسی ئیمانی زەعیف بێ وەکو ئێمە، زۆربەی ئێمە کە ئیمانداری ڕاستەقینە نین، تەماشاکەی ژیانمان بریتیە لە ناخۆشی و دەردەسەری و خەم و خەفەت. بۆچی؟ لەبەر ئەوە تەماشاکەی ئەگەر زەرەرێکی دنیا بکەین
دڵمان خەفەتبارە خەمبارین چونکە زەرەرمان کرد بەڵام ئەوەی کە لە بیرمان نییە خوایە ئەوەی کە لە بیرمان نییە قیامەتە ئەگەر کەسێک لێمان عاجز بێ خەمبارین فڵان کەس لێم تووڕە بوو بەڵام بیر لەوە ناکاتەوە خوا لێی تووڕەیە ئەوە کێشەکەمانە خەم و خەفەت بۆ دنیا خۆین بەڵام خەم و خەفەت بۆ قیامەتەکەمان ناخۆین کە قیامەتێکی سەخت لە پێشمانەوەیە هەر کەسێک پەیوەندی لەگەڵ خوادا ببچڕێ خوای گەورە لە دنیادا بە هەموو جۆرێک ژیانی ناخۆش دەکات بەڵام کەسێک پەیوەندی لەگەڵ خوادا بە قووەت بێ بە هێز بێ دڵخۆشە ڕۆژێکانێک لە پیاوچاکان کە ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێت لە عەرەفە گەڕایەوە هات بۆ مزدەلیفە خەریکی حەج بوون مەوسمی حەج حاجەکان لە عەرەفە دەرەچن دێن بۆ مزدەلیفە شەو لە مزدەلیفە دەمێننەوە ئیمامی سوفیانی ثەوریش ڕەحمەتی خوای لێبێت کۆمەڵێک خۆڵی خڕ کرد خۆڵ خۆڵ و لم ئاوەکو سەرینێک وەک پشتێکی لێ کرد و لەبانی ڕاکشە سەری خستە بان خۆڵەکە وەکو پشتی دروستی کرد وەکو سەرینی خۆڵ پشتی خۆڵ دڵخۆشی لەوەدا نییە جێگاکەت نەرم و گەرم بێت ئەوەی کە ئیدی بەبانی خۆتا جوان و تازە بێ خانووەکەت خۆش و مواسەفات بێت دڵک خۆشی لە دڵایە بەس ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ سەری ناوە سەر خۆڵەکە و ڕاکشە ئیسراحەتی بکات چونکە ماندووە لە عەرەفەوە هاتووە وتیان ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ تۆ ئیمامی دنیایی بەڵام سەرینەکەت خۆڵە فەرمی وەڵڵاهی سوێن بەخوا ئەم سەرینە خۆڵەی من زۆر گەورەتر و بەڕێزتر و بەنرخترە لە سەرینەکەی ئەبوو جەعفەری مەنسوور خەلیفەی موسڵمانان لە بەغا ئەمە چییە لە چیوە دروستە بێ والله سەرینەکەی من بەنرخترە لە سەرینی خەلیفەی موسڵمانانی سەرزەوی والله ئەگەر تۆش ئیمانی ڕاستەقینەت هەبی و خوا لە دڵتا بێ بەڕاستی والله ئەگەر لەبان بەڕێیەکی دڕاو بخەوی لەبان حەسیرێکی دڕاو بخەوی والله لە دەوڵەمەندەکان ژیانت خۆشترە خۆ دەوڵەمەند ئەگەر 100 غورفەی هەبێ لە خانووەکەیە هەر لە یەک غورفە ئاخەوێ 100 سیارە بێ لە یەک سیارە دەڕات تەواو بۆ ئەمڕۆ خەڵکی خراپ بووە بۆچی دڵمان ڕق بووە بۆچی خەفەتبارین چونکە خوامان لەبیر چووە با ئەگەمە لە خۆمان بێ بە خۆماندا بچینەوە خوای گیان خۆشەویستی خۆت بخەیت ناو دڵەکانمانەوە خوای گیان ئەو دڵانەمان کە پڕ بووە لە خەم و خەفەت خوای گیان بمانی پڕکەی لە خۆشی و شادی یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دەبینیت بەهۆی ئەوە کە پشتمان لە خوا کردووە دڵمان ناخۆشە هەر ڕۆژی کۆمەڵی هەواڵی ناخۆشمان بۆ دێ ڕۆژێک دەڵێن غاز نەما ڕۆژێ دەڵێن نەوت نەما گران بوو ڕۆژێ دەڵێن ئەشیا لە بازار گران بوو ڕۆژێ دەڵێن وڵات فڵان وڵات هەڕەشەمان لێ دەکا ڕۆژێتە دەڵێن فڵان شت ڕوویدا ئەمە هەمووی عقوبەی خوایە بەسەر ئێمە هەمووی سزای خوایە بەسەر ئێمە بەڵام ئێمە بە خۆماندا ناچینەوە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 106 دەفەرمێ لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا هر قومك هر قليك فاحشة بدروشتي لناويان دا بلاو ببيتو حتى إعلاني بكن آشكراي كن أمر وايليات وايلي نهاتو يشتا ورده ما بيتي ڕۆژێکە بێ ئەڵێن خەڵک 2019 ملتەزیم بوو ڕوو لە خوا بوو جارێ ماوێتی وردەوردە کەی 10 ساڵ پێش وەک ئێستا وا بوو هەر قەومێک فاحیشە و بەدڕەوشتیتیا بڵاو ببێتەوە و ئیعلانیشی بکەن ئاشکرا خوای گەورە کۆمەڵێک نەخۆشیان توش ئەکات کە ئەو نەخۆشیانە پێشتر قەت نەبوو ماوەیەک خەڵ سەرقاڵ بوو عقوبەی خوا بوو نەخۆشی ئینفلۆنزای بەراز پیا بووە وای لێ هاتبوو خەڵک نەوێرا مریشک بووە ئەو مریشکە جوانە لە بازاڕەوە کەس نەوێرا بیکڕێ بۆ هەمووی عقوبەی خوایە نەکێ کاکە مریشک خۆی تووشی نەخۆشی بەراز دەبیت ئینفلۆنزای بەراز هەڵامەتی بەراز ڕۆژێتر ئەمڕۆیە بە ناوی نەخۆشی کۆرۆناوە خەڵکی سەرقاڵ بووە ئەم نەخۆشیانە پێشتر نەبیستراوە ڕۆژێتر نەخۆشیێترە بیسی کە هەر نەبیستراوە چونکە هەر قەومێک هەر گەلێک فاحیشەتیایە بەڵاو بووەوە والله خوای گەورە تووشی کۆمەڵە نەخۆشیەکیان دەکات ئیتر موسڵمان بن یا غەیری موسڵمان ئەو نەخۆشیانە پێشتر نەبیستراوە چارەسەر چییە
چارەسەرەوە نییە من دەمامی کێ بکەم، بەس تەناو چارەسەر نییە، چارەسەر بگەڕێنەوە بۆ لای خوا، بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەگەر خوا بە نەخۆشیێکیش بمان مرێنە بە سەربەرزی دەمرین دەبێتە کەفارەتی گوناهەکانمان، بەڵام ئەگەر بە خراپە بوو منافقی بمرین بەخوا نابێتە کەفارەتی گوناهەکانمان. بۆیە حەل ئەوەیە بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەمڕۆ خراپەکاری زۆر بووە، ژن دڵی بە پیاو خۆش نییە لەگەڵ خەڵکی ترا عەلاقەی هەیە، پیاو دڵی بە ژنی خۆی خۆش نییە لەگەڵ خەڵکی ترا پەیوەندی هەیە. تخوا ئەو خەڵکی ئەمڕۆ لە جومعەکان نوێژ دەکەن، تخوا ئەو پیاوانە چەندێکیان لەگەڵ ژنی خەڵکە عەلاقەیان هەیە پەیوەندیان هەیە، تخوا ئافرەتان بە هەمان شێوە شەرم ناکەن دەخوا. ئەتەوێ بۆ دڵخۆش بی پیاوی خۆت و ژنی خۆت ببغزێنی لەگەڵ کەسێک ترا پەیوەندیت هەبێ، ماڵی کەسێک تر کاولکەی وێرانیکەی، با بگەڕێنەوە بۆ لای خوا. حەلمان تەنهاوی بگەڕێنە بۆ لای خوا، ئەگینا خوا ژیانمان ناخۆشتریشەکە بخوا. هەر کەسێک پشت لە خوا بکە، خوا وعدی داوە ژیانی تەنگ و چاڵامە بکات، پڕیکان لە خەم و خەفەت و کێشە. بۆیە خۆشەویستان مناڵەکانیشمان بێ کێشە نییە بخوا، مناڵەکانیشمان خەفەت بارن. مناڵمان هەیە حەزی لە پارە و سیارێ، حەزی لە خانووە، ئەمە کارە ساتە، چونکە خۆمان خراپین، بۆیە مناڵەکانیش چاو لە ئێمەکەن. ئەو نەخۆشیانە کە پەیدا دەبێ بە ئیزنی خوا خۆمانی لێ بپارێزین، بە پێش هەموو شتێک بۆی خوا بناسین. خوا بەڵای زۆرە، دەردی زۆرە، دەینێرێ بۆ هەموو کەسێک. خۆشەویستان، خوای گەورە دەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. ئەی مسلمانان وەکو کەسانە مەبن کە خوایان لەبیر چووە، خوای گەورەش وەکو عقوبەیەک وایانی لێ کردو خۆیانی لەبیر بردوتەوە، نەفسی خۆیانی لەبیر بردوتەوە. یعنی وامان لێ هاتوو خۆمان لەبیر چۆتەوە، نەفسی خۆمان لەبیر چۆتەوە، نازانین خوا بۆچی ئێمەی دروست کردووە، بۆ عیبادەت نەک بۆ گوناه و تاوان، بۆ فلیم و گۆرانی ئێمەی دروست نەکردووە، بۆ هەڵپەرکێ و شایی ئێمەی دروست نەکردووە خوای گەورە. فأنساهم أنفسهم، ئەوەی خوا لەبیر بکە، خوای گەورە وای لێکە ئەو ئینسانە نەفسی خۆشی لەبیر بچێتەوە، نەزانێت لەم دنیا بۆچی ئەژی. عانێکە زانێ کاتێکە زانێ ئەمرێ و کۆتایی بە ژیانی دێ، پەروەردگارت کێ؟ وەڵا نازانم. پەروەردگاری چی؟ ناو قەبر. ئیسلام دینی تۆ؟ نازانم. دینی چی؟ نازانێ بۆچی هاتۆتە سەر زەوی. فأنساهم أنفسهم، ئەوە عقوبەی خوایەت. خوا چەندێکمان خۆمان لەبیر چۆتەوە، نەفسی خۆمان لەبیر چۆتەوە، ئاگامان لە خۆمان نییە، ئەڵی سەرخۆشین بەڵام سەرخۆشیش نین. سوێن بەخوا، ئەوەندە مەشغوڵ و سەرقاڵین، سوێن بەخوا، مەگەر خوای گەورە خۆی بزانێت هیچمان لەبیر نەما. ئەوڕێنە ئەو بازاڕە نازانی بۆچی ڕۆشتینەوە. وەڵڵی تخوا چەندێک لە ئێمە هەڵەسینە سەر پێ بۆ ئیشێک، نازانین بۆچی هەڵساوین. و باشە بۆچی هەڵسام؟ نازانم، لەبیرم نەما. ئەمە هەمووی عقوبەی خوای، وا نازانین ئەمە بەروبوومی تەقوایە، ئەم بەروبوومی گوناه و تاوانە، بەروبوومی خراپی ئێمەیە، ئەوەمان خوامان لەبیر چووە. ئەمڕۆ چەندێکتان 100 جارتان ئەستەغفیر الله دەی، چەندێکتان وتانە 100 جارتان سبحان الله الحەمدولله، کوا خوامان لەبیر چووە، خوایش وای لێکردوونی نەفسی خۆشمان لەبیر بەرێتەوە. گەڕانەوە بەلای خوا باشترین حەلە بۆ ئێمە، بۆی لە نەخۆشی بە دوور بین، لە هەموو نەخۆشیەک پشت بەخوا بەسە، خوای گەورە یارمەتی دەرتە بێ. ئەها چەندێک لە نەخۆشیەکە ترسین بمان کوژێ، بەخوا نەخۆشیش نەمان کوژێ، هەر دەمرین. بۆ کوێ دەڕۆی؟ هیچ مەجالێکی تیان نییە، حەزەکەی 100 ساڵی تر بژی. ئەوەندەی ئەو نەخۆشی ئەترسین، ئەوەندە لە خوا بترساینایە، وەڵڵی هیزە کوڕێتر بووین، پیاوێتر بووین، بەخوا نەفەرێتر بووین، ئیماندارێت ڕاستەقینە بووین، بەڵام بەخوا ئەوەندە ناترسین. بزانە چی شتێک ئەو نەخۆشی تووشەکە نزیکی ناکەوێ، بەڵام بزانێت چی شتێک بۆ جەهەنەمی دەبا خۆی لێ ناپارێزێ. ئەوە کێشەکەی ئەمڕۆ، نەفسی خۆمان لەبیر چووە، خۆمان لەبیر چووە. ئەیزان لە قیامەت خوای گەورە چیمان پێ دەفەرمێ؟ وقيل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا. ئەمڕۆ ئێوە لەبیر ئەکرێن بەهۆی ئەوە کە ئێوە ئەم ڕۆژەتان لەبیر کرد. خوا لەبیرمان دەکا، واتە وازمان لێ دەهێنێت بۆی لە عەزابی خوادا بمێنینەوە، چونکە ئێمە خوامان لەبیر کرد. وەڵڵی کاتێ باسی ئەم شتانە دەکەم سوێن بەخوا هەست بە شەرمەزاری دەکەم، چونکە وەڵڵی ئێمە کۆمەلگایەکی خراپین. والله ئێستا باوەڕ ناکەم لە 105 دڵمان خۆش بێ، چونکە خوامان لەبیر چووە. خواناسان حەزیان لە شەو بوو بۆی شەو نوێژ و عیبادەتی تیا بکەن، دەیان فەرموو کاتێک کە شەو دێ دڵخۆشین، چونکە لەگەڵ خوادا تەنها دەبینەوە. کاتێکش کە ڕۆژ دێ دڵتەنگ ئەبین، چونکە چی ناو خەڵکە و تووشی گوناه و تاوان دەبین. بەڵام ئێمە بە پێچەوانەوە شەومان پێ خۆشە لەبەر فلیم، لەبەر گۆرانی، لەبەر کۆمەڵ شتی ناشەرعی، بۆیە سەرێکی ژیانمان پڕە لە ناخۆشی و دەردەسەری. ئەگەر پێمان خۆشە ژیانمان خۆش بێ،
پێویستە بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە. آخر شتێکە باسی دەکەین خۆشەویستە، خوای گەورە وعدی داوە دەفەرمێ ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين. هەر کەسێک پشت لە ذکری من بکە و یادی من بکە، هەر کەسێک من لەبیر بکە، خوای گەورە وعدی داوە هەر ڕەشەی کردووە. کێ یەکەم بە هاوڕێ ئەو ئینسانە؟ شەیطان. شەیطانێک فەهوە لەهو قەرین، ئەبێتە هاوڕێی برادەری. ئەمڕۆ برادەرمان کێ؟ ئێمە شەیطانە. بۆی حاڵمانەوە نەجوانە. هاوڕێی گیانی بە گیانەکەمان شەیطانە زۆر بەمان. ئەو وعدی خوایە پشتم تێ بکەی شەیطانەکەم بە هاوڕێت. ئەگەر ڕووکەیتە خوا مەلایکە هاوڕێتە بێ، ئەو کاتە تۆ بەختەوەر دەبیت. شەیطان ئەگەر هاوڕێی ئێمە بێ سوێن بەخوا ناڵی یەک دەقە لەم ژیانە ئیسراحەتکەین و قیامەتیشمان دەدۆڕێنێ. هەم لە دنیا بەدبەختمانەکە هەم لە قیامەتیش. با بە خۆمان دابچینەوە، خۆمان لەبیر چووە، با خۆمان لەبیر نەچێت لە مەولا، چونکە خوای گەورە ڕۆژی قیامەتە ئێمەش لەبیر دەکات، ئێمە واز لێ دەهێنێت، چونکە ئەوە عقوبەی خوایە، سزای خوایە. الجەزاء من جنس العمل. خوات لەبیر کردووە، خوش تۆ لەبیرەکە. خوات لەبیر کردووە، خوا وات لێکە خۆشت لەبیر بچێتەوە، نەزانی لەم دنیای بۆچی ئەژیت، مەبەستت چییە و هەدەفت چییە لە دنیادا، هەدەفت چییە لە عیبادەت. هاتی بۆ مزگەوت بۆ ئەومەیە بۆ مزگەوت ئەگەر نەیەم حەیامە چێ، نە بۆ بێ خوا لێت ڕازی بێ. هیوادارم انشاءالله لە کۆتاییدا دەڵێم ئەگەر پێمان خۆشە دڵمان خۆش بێ، دڵخۆش بین، دڵ ئارام بین، بەخوا بە زیکری خوا، بە یادی خوا، بە نزیک بوونەوە لە دینی خوا، بە عیبادەت و خواپەرستی دڵمان خۆش دەبێ. بەخوا خاونی جوان، سیارەی جوان، پیاوی جوان و ژنی جوان و ئەمانە دڵخۆشمان ناکات، کاتیە. بەڵام ئەو کەسێک کە ڕوو لە خوا بێ دڵخۆشە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات.